هەڵکەوزەر ئەو هەموو خانمێ چۆن لە خۆی کۆ کردوتەوە؟ لە ئێستادا خاوەنی چەند ملیۆن دۆلارە؟ بۆچی هاوسەرگیری لەگەڵ لۆکە زاهیر نەکرد؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. هەڵکەوزەر ئاوازدانەری گەورەی کورد لە ساڵی 1973 لە شاری سلێمانی لە گەڕەکی شێخان لەدایک بووە. هەڵکەوزەر هەر لە منداڵیەوە دەستی بە کاری هونەری کردووە، سەرەتا بە ئامێری ئۆڕێک دەستی پێ کردووە و لە ساڵی 1986 چۆتە پەیمانگە هونەرە جوانەکانی سلێمانی و لە ساڵی 1991 تەواوی کردووە. و دواتر هەڵکەوزەر لە کوردستان نامینێتەوە. لە دوای ساڵی 1991 سەفەر دەکا بەرەو ئەوروپا، چەند ساڵێک لە ئەوروپا دەبێتن و خزمەتی هونەر و هونەرمەندان دەکا، پاش ئەو کات دەگەڕێتەوە کوردستان. هەڵکەوزەر دوای گەڕانەوەی لە ئەوروپا بۆ کوردستان پۆستێکی حکومی دەدەنێ لە کابینەی 4 و 5 و 6 دەبێتە ڕاوێژکاری حکوومەت بۆ کاری هونەری. و پرسیاری زۆر لە هەڵکەوزەر دەکرێت بۆ تۆ بووی بە ڕاوێژکاری حکوومەت بۆ کاری هونەری، کە لەم کاتەدا چەندین کەسی بازمونتر لە تۆ هەبووە لە ناو گۆڕەپانەکە، بەڵام بۆ تۆیان هەڵبژارد. لە وەڵامدا هەڵکەوزەر دەڵێتن ڕاستە من کاری هونەریم زۆر لەوان کەمترە، بەڵام ئەزمموی من زۆر لەوان زیاترە و کارەکانی منیش ئێستا لە گۆڕەپانەکە زیندووترە لە کارەکانی ئاوازدانەرەکانی تر، بۆیە منیان هەڵبژاردووە. بۆچی هەر خانمێک بەڕووتی بێتە سەر شاشا و کلیپەکە و ستایلی جیاواز بێ دەڵێن ئەمە لە گروپەکەی هەڵکەوزەرە. ئەویش لە وەڵامدا دەڵێ بەسە باش ستایلەکانمان بگۆڕین، کلیپەکانمان بگۆڕین، بەرەو جیهانی بووم بچین، بەسە با لە یەک قالب نەمینێنەوە هەموو خانمەکان یەک ستایل و یەک شێواز دەبن، هەر یەکە و ستایل و شێوازەکی خۆی جیاوازی هەبیتن. گۆڕەپانەکە پێویستی بە گۆڕانکاریە و دەژڵێ پێم باشە گۆڕەپانەکە پێویستە بگۆڕدرێت، بەس پیاوی تێدا نەبێ، پێویستە ئافرەتیش بێتە نێو گۆڕەپانەکە و وەکو پیاو خۆی بسەلمێنێ کەویش هونەری پێ و دەتوانێت هونەر پێشکەش بکاتن. و لە زۆربەی هونەرمەندان و کەسایەتە دیارەکان گلەیی دەکەن بۆچی سپۆنسەر بۆ تەلەبەکانی هەڵکەوزەر هەیە، ئەی بۆ ئێمە نیە. هەڵکەوزەریش وەڵامیان دەداتەوە، دەڵێتن ئەو بڕۆن لە کۆمپانیا و شەریکەکان بپرسن بۆچی سپۆنسەری ئێمە دەکەن سپۆنسەری ئێوە ناکەن، من چی بکەم کە سپۆنسەری ئێوە ناکەن. و دەبێ هۆکار چی بێ؟ تەنها سپۆنسەری هەڵکەوزەر و قوتابیەکانی دەکرێتن. لە سەرەتادا هەڵکەوزەر تەنها لەگەڵ هونەرمەندە گەورەکانی کورد کاری دەکرد، وەکو مەرجە فەریقی، زیاد ئەسعەد، لەیلە فەریقی، ئەیوب عەلی، پەیوەنجاف. ئەی بۆ ئێستا کار لەگەڵ هەموو کەسێک دەکەی، هەر کەسێک ببێت بە هونەرمەند تۆ دەچی ئاوازێکی بۆ دادەنێ و لەگەڵ شعرێکیشی بۆ دەهێنی دەیکەی بە هونەرمەند. ئەویش لە وەڵامدا دەڵێ هەردووک پێویستە. ئەو هونەرمەندە گەورانە زۆر شانازی دەکەم کە کارم لەگەڵ کردوون، بەڵام پێویستە دەستی گەنجیش بگری بیکەیت بە هونەرمەند و پێویستە بەهرەکانی گەنجەکانیشمان تاقی بکەینەوە بە ستایل و شێوازی نوێ. ئەو کاتە خەڵک بڕیار دەدا چێ باشە و چێ خراپە. هەڵکەوزەر خاوەنی چەند ملیۆن دۆلارە وە شفێری تایبەتیشی هەیە؟ ئەویش لە وەڵامدا دەڵێ ڕاستە من خانیەکی ئاخر مۆدیل و ئۆتۆمبیلێکی ئاخری مۆدیلم هەیە، وەروە شۆفێریشم بۆ ئۆتۆمبیلەکەم هەیە، بەڵام ئەو پارانەم هەموو بەکاری هونەری کۆ کردوتەوە و ساڵانەش نزیکەی 500,000 دۆلار کۆ دەکەمەوە. و دووبارە ئەو وەڵامانەیە کەوزەر دەبێتەوە پرسیار لای خەڵک، ئەی چۆن ئەم خەڵکێ بە هونەر ناتوانێت ئەو هەموو پارە کۆ بکاتەوە، ئەی چۆن ئەو دەتوانێت ئەو هەموو پارەیە کۆ بکاتەوە کە لە ساڵێکدا دەتوانێت 500,000 دۆلار کۆ بکاتەوە. ئەوش لە وەڵامدا دەڵێ من کار بۆ هونەرمەندی عەرەب دەکەم و وەروەها میدیاکانی عەرەبی دەکەم، وەروەها چەندین خەڵاتی گەورەشم بەدەست هێناوە کە نرخیان زۆر گرانبەهایە، بۆیە
من پارە لەو شێوازەیە کۆ دەکەمەوە هەموو بەکاری هونەریە و دڵنیابن لە هیچ شوێنێکی ترەوە بۆم نەهاتووە. وەر کەسێک بێ بچێتە لای ئاوازدانە ئەڵکەوزایر پێی بڵێ پێم خۆشە بمکەی بۆ گۆرانی بێش بێ دوو دڵیەکە و سەر ناوی دەگۆڕێ. بۆ نمونە شانازی کردوتە بەلۆکە، کاناوی کردوتۆ بە کریستال، ناسلی شانیا مۆنیکا. ئەو دەڵێ پێویستە ناوەکان بگۆڕدرێن. ئەی بۆ لە دەرەوەی وڵات زۆربەی دۆلە عەرەبیەکان و ئەوروپا و تورکیا گۆرانی بێژەکان و فەنانەکان بە ناوی خۆیان بەدەرناکەن و ناویان دەگۆڕن. ئەی بۆ لە ناو کورد نەبێ ناوی فەنی پێویستە. ئەڵکەوزایر دەربارەی خۆشەویستی خۆی قسەی دەکا و چەند جار خۆشەویستی کردووە. هەڵکەوزایر تاکو ئێستا لە تەمەنی 2000 خۆشەویستی کردو و هەردوو جار زۆر بە قوڵی چۆتە ناو خۆشەویستەکەی و جاری یەکەم کەسێک کاتە نێوانیان مشکلەیەکی بچووک بوو گەورە بوو. بۆ هەڵکەوزایر هەڵچوونێکی گەورەی بەخۆیەوە بینی بۆیە لە یەکتری جیابوونەوە. واروها ئەو کەسە ئێستا شووی کردو و خاوەنی منداڵە. بۆیە هەڵکەوزایر دەڵێ زۆر بڕوان بە قسمەت و نسیبە. وە چەند ڕۆژێکمان مابوو هاوسەرگیری بکەین ئەو کێشەیە کەتە نێوانمان. لە خۆشەویستی دووەمدا هەموو خەڵک ویان دەزانی لۆکەزایرە، بەڵام لە واقعەتیشدا هەر لۆکەزایر دەرچوو. بۆیە هەڵکەوزایر هەموو کاتێک نکۆڵی دەکرد لەوەی کە لۆکەزایر خۆشەویستی بێ، بەڵام دەیوت ئەم ساڵ ژن دەهێنم و لۆکەزایر خۆشەویستترین کەس لە لامە و ئەم باوەڕێ بە هەموو شێوازەکان زۆر لە لام خۆشەویستە و وە کەسێکی زۆر بەوەفا و بە ئەمەکە ئەو کارانێ من بۆی دەکەم زۆر لە پێش چاویتی. وەروە خۆشەویستی تاک لایەنە نەبوو. وەروە لۆکەزایریش لە زاری خۆی و سەلماندی کە زۆری خۆش دەویست، بەڵام لێک تێک نەگەیشتنێکە بوو بۆیە جیاواز بوونەوە. هیچ لێدوانێکیان نەداوە، نەڵکەوزایر نە لۆکەزایر. بەڵام لە ئێستادا لۆکەزایر کار لەگەر NZ پرۆدەکشن دەکا دووبارە گەڕاوەتەوە نێو گۆڕەپانەکە. هەڵکەوزایر تاکو ئێستا لە چی پەشیمانە لە ژیانی؟ هەڵکەوزایر لەوە پەشیمانە دەڵێتن نەدەبە هەندێک کارکتەری هونەری وەرگرم، بەڵام وەرم گرتن. بۆیە ئەوان لە فۆرمی کاری منەوە زۆر دوورن. بۆیە پەشیمانم، پێم خۆش نەبوو ئەمە لە ئەرشیفی مندا هەبێتن. زۆر سپاس بۆ سیرکردنی تەواوی ڤیدیۆیەکەمان. وەروە پێتان خۆشە چ کەسایەتێکی تری بەناوبانجی کورد راپۆرتی لەسەر بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. وەروەها لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچێ. وەروە سەبسکرایبی چەناڵەکەشمان بکەن و زانگۆڵەکەش دابگرن. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.